سەرباری هەرزانبوونی هەموو جۆرەکانی سوتەمەنی لە بازاڕەکانی کوردستان کەچی تا ئێستا نرخی بتڵێک غاز 7500 دینارە. قایمقامێتی سلێمانیش دەڵێت داواکارن لە حکوومەتی هەرێمی کوردستان تا نرخی غاز کەم بکاتەوە. نرخی زۆربەی شتومەکەکان دابەزیوە. ئێمەش داواکارین وەکو حکوومەت وەکو کارگەی غازەکان وەکو نوێنەری حکوومەت داواکەین لەو کۆمپانیایی کە غازمان بۆ دابینەکە سەرچاوکەی ئێمە کۆرمۆر و کەرکووکە بە تایبەتی کۆرمۆر ئەگەر نرخی غازی شلمان LPGمان بۆ کەمکەنەوانێ ئێمەش حەز دەکەین نرخی غاز کەمکەینە و بۆی بە ئاسانی دەست هاوڵاتیان کەوێت. هاوڵاتیان بە تایبەت دوکانداران لەسەر ئەم نرخە گرانەی غاز هاوشێوەی بەنزین و گاز و نەوت داوای هەرزانبوونی دەکەن چونکە تەنیا پێداویستی ڕۆژانەیە کە نرخەکەی باگرانی ماوەتەوە. بڵێن بە 5,000 نابێ وایان نا ئەوەی خۆی کومپانیەکە نێبڕێتەوە نابێ باوکی باوکە سێ ماڵین بەخوا سێ بتڵ سەر بکەن لەماکە شەش بتڵ سەر بکەین ئارەوەڵڵا. لە پارێزگای سلێمانیدا 52 کارگەی غاز هەیە و ڕۆژانە غاز بەسەر ماڵان و خواردنگە و نانەوەکاندا دابەش دەکەن. خاوەنی چێشتخانە و خواردنگەکان دەڵێن هەرچەندە نرخی خواردنیان دابەزاندووە بەڵام تەنیا شتێک کە نرخی کەمی نەکردووە غازە. لی بگریتەوە تێکی بۆی کەوا بۆ دەری بێنێ ئێمە ساحەتی ئەەکەی دەری نایەنێ ینی دایم شتەکان لە حەزەرین کە بڵێن نەبڕێن سعرەکانیش ئێمە هەفتەی جارێک ئەیگۆڕین 6,000 7,000 ئەی بەهەش بەتڵ لەسرت زۆرە ئیشیش نییە ئەگەر ئیشەکە هەبێتەوە گوێی پێ نایە. ئەم پێویستیە گرنگەی ڕۆژانەی خەڵک ئەگەر ئێستا نرخەکەی گران بێ ئەوە لە ڕابردوودا کەمبوونەوەی یان نەمانی دەبووە قەیران بۆ دانیشتوانی هەرێمی کوردستان. ئێستا لەگەڵ ئەوەی بڕی تەواو و گونجاو بۆ هاوڵاتیان هەیە بەڵام داواکردنی هەرزانبوونی نرخەکەیشی بووە تا داوایەکی دیکەی خەڵک بە تایبەت خاوەنی نانەواخانە و چێشتخانەکان. ژاڵە محەممەد NRT سلێمانی.